ئەو کاتتان باش خوشکانی عەزیز و برانی خۆشەویست بۆ یەکەم جار لێرە ئەوڵ دەدەین لایڤەک بکەین بزانین چۆن دەبێت وەڵا سڵاوتان لێبێت هاوڕێیان چۆنن بەخێر بێن با بزانین چۆن دەبیت ئێستا یەکەم جارە لێرە کورتە ڤیدیۆ هەندێک قسە و باز دەکەین بەخێر بێن هاوڕێیان سڵاوتان لەبێت چۆنن هەندێک قسە و باز لەسەر ڕەوشی ناویەکێتی دەکەین هاوڕێیان ناویەکێتی سڵاوتان لێبێت بەخێر بێن بەخێر بێن هاوڕێیان دەنە ئەتا سەراویشیان دەرکرد باش بوویتە مەحزە لە ئەو وەزعە دنیاگرە و خۆشەویستی هاوڕێیان بۆ ئێوە یەکەم جارە ئێمە ڤیدیۆیەک لێرە دەکەینەوە ئەندە قسە و باس دەکەین ئێستا لەسەر ڕەوشی یەکێتی بەخێر بێن هاوڕێیان وەزعەکان زۆر کۆمیدی دەرچووە بەڕاستی ئەنی ئینسان ناتوانێت خۆی پێڕانەش کاکە پاڤێل واڵا برات ڕزقی ماڵی بارزانیت لە گاڵتەجاری و سیناریۆ و مەحزە لەبوون کورە لە مەلا مستەفاش بڕیە یعنی بەڕاستی ئەوەی کاکە پاڤێل دەیکە ئەرێ پاڤێلە ئەم باڤێلە بافلە وابزانم بە پێی ئیمزایەکەی ئەو ڕۆی پەئە کرۆچی ئیمزایەکە کافر وەڵا برا دەبی دەورەی لەکن بکەین دەورە کاک پاڤێل دەورە فێرمان بکە ئەو شەڕە پشیلە و مشکە کوو بوو ئەڕێ لە پەیجەکەشم دەکەم ئەوە یەکەم جارە لە هەردوو شوێن لە یەک کاتی دەکەن بە بەسپە و بەخێر بێن هاوڕێیان بەس یەک دەقیقە هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین با ئەو جارەی هەروە بڕوە هەر کۆچی بیت هەندێک قسە و باز لەسەر ڕەوشی ناویەکێتی بکەین بەخێر بێن هاوڕێیان ئەوڕێیان دەنگم باشە تخوا دەنگم باشە چکو دەڵێن دەنگت بێ مایکرۆفۆن خراپ مایکرۆفۆنەکەم خراپ بوو مایکرۆفۆن پاڤلە وەڵای پەچی زۆر گەورە بوو هاوڕێیان پەچی زۆر گەورە بوو بەخێر بێن هاوڕێیانی خۆشەویست هاوڕێیان مشکلەک نییە ناسمە پەیجەکەی هەر حاڵەتێک بێت هەر چەند کەس بین لێرەوە یەکەم جارە قسە و باز دەکەین هاوڕێیان بەخێر بێن دووبارە یعنی بە خۆتان هەمووتان ئاگاتان لەو ڕۆژەی قسەکەوەیکەن لەو ڕۆژەی ناویەکێتی هەیە ینی بەڕاستی ئینسان زژی دەسووتێت کە کوردستان ئاوا بوویتە گاڵتەجاری کۆمەڵێک بنەماڵە لەولا کوڕەکانی نەو شیروا مستەفا کوڕی کۆسرەتیا یعنی ئاریان و کوڕ نەک مەسرور و نەچیر ئاریان و ئیدریس پەیدا بووە لەولایە پاڤێل و تاقوباد و ئەوانە پەیدا ناقی گەنج نییە کە ئەو تابلۆیە ڕەشە دەبینێتن ئەو هەموو منداڵە ئەو هەموو بەربوونەتە گیانی خەڵک جگە لە تاڵانی دزی چۆن گاڵتە بەو میلەتەش دەکرێت کە ئەوەی ئێستا پاڤێل ئەرێ من هاوڕێیان ئێستا نازانم لە پەیجە چی دیتم دەرێن ئەتا سەراویشیان دەرکرد یعنی لە بۆ دڕاگرتنی پارتی کاکم پێشتر گوت هاو سەرۆکیەکێتی ئەمیژە خواک ئێستا دەرێ کاک مەسرور برا گەورە ئاخرێکە کولێت قوبور دەگا یەکێتی بە قوربان یەکێتی کولێت قوبور دەکات و قسە بە مەسرور بارزانی ئەوە پاڤێل لە کۆنگرە ڕۆژنامەگەریەکەی هاوڕێیان بەخێر بێن هاوڕێیان پرسیاریان لێکردی بوو بڕوا بکەم بپرسن پرسیاریان لێکردبوو دوێن ئەرێک سەرۆک پاڤێل ئەتوو ببوورە داوا لێ بردونە پاڤێل دەکەم ئەگە هەڵەیەکمە بی لە ناوەکەی ئەتو مەسعودت پێ مەرجەعە ناویش بەس
قلت بي لايما مرزع يخومانه دوای دۆبلازیان کردبوو ئەو مەقتەعیان بڕی بوو ئەوە ئەوەندە دەترسێتش ئەتا سەراوی دەچی دەرێ مەسرور بارزانی تیرۆریستە و وەڵی تەقی خۆشی کردی ئێوەڵ هەر ئەو شۆ دەرێن تەلەفۆنی لۆ کردیە پاڤێل گوتیتەوە ئەتوش سەرکردایەتی نمای بە پێی چێ تەوا ببوورە ناوڕێن ئەوە برادرێکی گلەی لێ کردمێ ئەڵێ لە وەختی لایف مەکۆخە ئێکاکە وەڵا بەدەستە خۆم نییە بەدەستە خۆم نییانی چ بکەم ئەمن بەردەوام نەرمە کۆخەکەم هە بۆ ماوەشەوە بوو هاوڕێیان بچینە سەر جددیەت ئەمدا حەزم قسەک لەگەڵتە و گەپە پارتی زۆر نامقی ژەهر خوار کرد فەلەکە دینی کرد وانە یعنی وەرە بڕۆ دوێ جەرجیس فەتحوڵڵا وانە سێ مەکتەب سیاسی بوون ژەهر خواردکردنەوەنە ئەو هیچ فەریدون جوارڕۆی کوشت هەندێک کوشتن جدایە فازڵ بەرواری وەلێ کردووە عید کۆڤلی ئەدیبی شێروانی کە مەسئولی پاراستن بوو ئەوانە کۆمەڵێک بوون ژەهر خوارد کران یعنی زیاتر گومان لەسەر ژەهر بووە مەسەڵەن ئەدیبی ڕەنگی خنکاند بیان بە زیاتر ژەهر بوو شەوێ ساغ بوو سبەیناسنان وتیان جەڵتەڵێیدا پڵنگەکە لەمە پڵنگە چیان هەبوو لە زیندانەوە دەرن ئەو ڕۆژ پڵنگەکەیان پڵنگەشکەی پارتی لە ئەوەی بەمەدەگۆش بەرەوە گیرە پڵنگەکەی کەش گوتیان وەڵا مرد دوو پڵنج پارتیە بوو ئەریشتی یەکەچی لە زیندان خۆی خینکان گوتیان وەڵا خۆی خینکان دێ بڕوا بکەن وتیان قورجی هیچ ئەوەی پێوە نەبوو بەهەرها هەموو ئانە دیارە لە ماوەی هەفتەک ڕۆژێک دوو هەفتە من بیرمە جەوهەرنامە خەبەرەکە کە درا کوردستان پۆست دە 12 ڕۆژی مرد یعنی فەلەکە دین ئەوە بەس کاکە وەڵی زۆر سەیرە پاڤێل 4 مانگە دەڵێ ئەم ژەهر خوارد کرایمە باشە 4 مانگە وەڵی یاری تۆ پێنی پێ بکە بەخوا بەقەت منش نەرمە کۆخەی نییە یعنی سەحەتی زۆر باشە ڕێبەرایەتی ئەوەی دەکاتن هیچ بەوادرش تێدا نییە مەلا بەختیار ئەتا 20 ڕۆژ یعنی ئەمە خۆمانە گومانێکی زۆر گەورە لەسەر ئەو مەهەزەلە بکەن کە پێی دەگوترێ لە پڕێک لە دوای انتخابات کۆمەڵێک قەشمەریکردن بەو میلەتەی دەستی پێکردیە هەر یەکەرەستەوە دەرێ من ژەهر خوارد کرایمە خۆدی مەلا بەختیار لەگە گوندی خەمزە ئەو گوندەی کە کوڕەکەی دارەکانی سوستاندن کۆ بۆ بڕۆم بپرسن لە خەڵکی ئەو گوندەی گوتبی دەرێن 12 کەسن ژەهر خواردکردن ناوی منیش تێدا بەس هەمووی درۆیە ئەوە تا گوندی خەمزە خەڵکی وێندەر بپرسن هەموو 25 ڕۆژ لەمەوبەر ئەو مەلا بەختیارە خودی خۆی گاڵتەی پێیان گوتبی 12 کەسین بەس هەمووی درۆیە حاکم قادر دەرێ درۆیە بڕوا بکە لە شوێنان گوتی هەمووی درۆی تەفسیریە ئەمە بەجددیش ئەو قسانە کە تەرجمەی فعلی دەکەی پاڤێل دەرێم 4 مانگە بەزانی بەعنی لە 7 تەمووز کە ئاوڕێیان 8 تەمووز ئەو ئینقلابەی ماڵی تاالەبانی دەست پێ کردی ئەڵێ ژەهرم درایتە دەبی بەلای کە مانگێک پێش درێژ بی بۆ 5 مانگ کاکە وەڵی ئەو پاڤێلە وەرە تێنسی پێ دەکەی تۆپانەی پێ دەکەی لە ئێمە ئەوەترا مەلا بەختیار 20 ڕۆژ لەمەوبەر وەچی گوری استقبالی فازڵ میرانی هاو ژنداجیکەری کرد هەرچیان ژنی خەرچیان داجی کرد کاکە وەڵی دەیگوت ئەوە بوو هیچ بەوادری 75 ساڵیش پێوە دیار نەبوو نەک ژایری ئەخر باش یەک ژاری بدرێتێ مواسەفاتی دەموچاوی هەیکەلی دەڕوا وایان نایەنی هیچ گۆڕانکاریش تێدا ڕوو نەدایە لە پڕێک دەستی بەو هەڵمەتە کرد ئەو دووە زایدەن پارتی باخانی هینا و دکتۆرە باخان هینا یاسە کوردستان تا ئەم کوردستان بیسار بە بەلاژەوە نادا هاوکات هاوڕیان من لە بەوەم نییە یعنی بەس ئێمە وێنەکە دەبینین وێنە کۆمەڵێک کەس هاتن هەموو دەرە ژەهر خوارد کرایمە یەک لەوانە و دکتۆرە باخانە بەس مابوو سنگ و مەم چەموو دەربخە ئەها قەلبم سۆر بووە بەنمونە تەیمورە چاهێنا تەیمور ددانی وەڵە ددان لە دوو ددانم کەتیە 1,200,000 ئەو کوڕی بڕیەوە وەڵی نازانم ئەوە تا ئەرزگار بۆچی ئەنفالە چۆن شەرم لە خۆی ناگا لۆ 1,200,000 سوپاسی مەسرور بارزانی کرد بەڵام عزە دووری لە هەولێر مرد ئەو هەموو گەڕەکەک باسی ئەی هاوار ئەوی ئەوانیەوە کردی کورە عزت نەفز لۆ ئینسان خۆشە بارحاڵ کێشەنی وەس قەسم ئەویش هات گوتی وەڵا لە کەڵ بەچی ددانی بڵاو کردو گوتی ئەوم ژەهر خوارد کرایمە هەمە تاڵەبانی وەستا حەسەن
یعنی ئەو پێشەش ناوە بڕوا بکە گەل لە ڕاگەیاندن نەبووە هەراوەریە دەیان کەس ناوی خۆی دەنووسی دەگوژار خوار کرایمە دوو پارتی بەڕاگایەنەجی زۆر بەرفراونەوە ڕوودا و کوردستان 24 و هەموو میدیا سێبەرەکانی تەعلیماتەوە هەست پێ دەکرێت دۆستەکەی گەورە دەکەن بە تایبەتی لە دوای هاوڕێیان ببوورنە کەم سەیری چات دەکەم دنیاک ڕێز و خۆشەویستی دوای ئەو کۆمنتەکان دەخوێنینەوە هەمووی دەڵێت ژار خوار کرایمە یعنی وە پارتی زۆر لۆیان احتیمام پێدا تۆ ئەلێرە سەرنج پرسیارەکی گەورە لۆ دروست دەبی کەەوە گەمەیەک سیاسیە بە ئەوەیە ئێگە گەمەی سیاسی نەبی معقولەیەکەچیان بەنمونە نەمردن وایان نا یعنی معقولە لەو هەمووی باش ئێمە بەعسدا سانی شۆڕش وەخت خۆی لە شاخ دا مستەفا چاوڕۆژ و دکتۆر مەحموود عوسمان و کۆمەڵە کەس هەر لێوێن دەرمەجموعە شەید کرد و ئەوە بوو نان کە ژۆزیان خەتەر بوو ئێگاکە ئەوانەی باز دەکەن وەڵڵاهی لەمە ساختر بە جددی ماگەبان دەبی ئەمە هیچمان یعنی مەهزەلەیەک هەست پێ دەکرێت لەو ڕوانگە ئینسان زۆری پێ ئەوە دەبی کە گاڵتە بە میلەتێک دەکرێت مەشغول بوون و لەو هەموو کەسێت تۆرە ڕۆژ ئاوای کوردستان ئێستا زۆر خراپە ئەگەری هێرشی تورکیا تۆرە خەریکی ژار خواردنی مەلە بەختیاری بە جددی مەوەستا حەسەن و باخان و تەیمور و ئەتا سەرابی و ئەتا سەرای پێشە دەگوت هاوسەرۆژی لە ناوێشێتی پێدرای ماڵاو ڕۆگۆتی مەسروش برا گەورە ئیتر بۆیە پاڤل دەرن تەلەفۆن نەکردووە تووش هیچ کەیشی هیچ کا تووشێتی نی کورە زۆر خۆشە کاکە پاڤل هەر تووڕە دەبی دەردەکە ئێ بە چ پەیڕە و پرۆگرام بە چ شتێک ینی چێ و سڵاحیت بە شەرەف هیتلەری شوان نەبووە سەدامی ژوان نەبووە ئەرێ کاکە شەوەکە رەسینە لە خۆی کاتە سەرۆکی فەرماندا کۆمەڵێک بەیان نامەدەرەکە ئەو ژۆ کاکە پاڤێل وەڵاهی لە دوێنێک و فێرە دەرکردن بووە ئێ باش ئێسەوە دامانە لاهور کاکە بە جددیمە لاهور ژاری دایتە ئەو پێشەشەکە و ئەو لیژنێ و ئەوەی کرد باش ئەو چارە فەقیرەی کە چیان کردیە شادمان و ژینۆ و وەنیانی ئەوان چیان کردیە بە جددی ینی وەبزانە ئەوان ژەریاندایە ئەوەش یەک لەو پرسیارانەیە کە کۆی پرۆسەکەس پێدەگا ئەوەندەی ئینتقامەکی سیاسیە ئەوەندەی ململانەی سیاسی ئەوەیە هیچ ڕەبتی بەو مەسەلەی ژەهرە نییە ئەگەر ناو کاکەودامانە لاهور شێخ زەنجی قسەکانی بۆ هەموو ڕاستە ئێ بەس ئەو چار پێنجەکەیت کە ڕەبتیان چییە بەو دەرکردن بە جددی ینی پرسیارەکە لێرەدایە وە کاملیش نا بۆ دەڵێن ئەو کۆبوونەوەی کرایە پێشەش کەس بوون هاوڕێیان داوای بردن دەکەم یەک ئەو دوو کوڕی کۆسرەتی زاوایەکەیان شاڵای کوڕ عەلی ئەسکەری ژنخوازیان لێە ئاسۆن مامەند و ئەو کوڕی کەرکوچێ و برێ ببوور مەسئولی کەرکوچێ ڕەفعەت عەبدوڵڵا و شاناز ئەو شەفت کەسە بوون بەیان ینی بە جددیمان لە بەوەم نییە ئەگە وەکو پرۆسەی حزبی هاوڕێیانێشێتی هێزەکی نیوە حکوومەتی لەدەست نیوە حکوومەت 200,000 چەکداری هەیە وەنیە مەسئولیەتی ئیداری هەیە هێزێکی گەورەیە ینی هەموو جمجۆڵەکی ئەوانە قابلی جێ نیقاشە قابلی جێ ئەوە نییە شتەکە بڵێت و نابی قسەی لەسەر بکەیت سکو ئێستاکە ببوورن بوون ئێستا دووە لێکتری بدەن دەبتە گەورەترین کێشەوە ئێستا ڕەوشەکە جەوەی خراپیان نەدەڤەری سلێمانی دروست کردی بۆیە ئینسان دەکرێت قسەی لەسەر بکە زائیدەن ئەوە نمونەیەکی هەرە قێزەوەنی ئیداریە پیشان دەدرێ هەرە گاڵتەکردنە یەکاچین بە جددیمە ینی لۆ نایەن ئەو مەوزوعی بدەنە کۆمەڵێک کەسی بە توانای بێلایەن لە دادوەرەکان بڵێ با بەوە ژار خوکراینە ئەخ باشە 5 مانگە پاڤل دەرێ داوای لێبوردنی دەکەم کاگە ناوەکەی مەڵەت کە زۆری حساسی هەیە بەو ناوەی جارێک لە بەرنامەش تەلەڤیزیۆنی دوو جار بە پێشەرەکەی گوتی پاڤل نییە باڤلە لۆ نایەن تاقیبەت بەرە کاک پاڤێل ئەرێ ئەوەی تو چی بەسەر هات ئەو چیرۆکەیت هاوریان زۆر ناخۆشە ئەوانە دێنە سەر تەلەڤیزیۆنی و دۆسیێک فرێدەن وەزان ئەو میلەتە هەمووی بە دووی دەکەوی ڕاستە میدیای پارتیش ئێستا تەپلی لێ دەبێتە بەدی دوای هەڵبژاردن هەڵسان کۆمەڵێک ئەفسەری سەربازی یەکێتیان دەرکردە دەرێ بەنمونە دەرگیان کردە دەرێ لێرە خاڵێک برێ
هەندێک کەس خۆیان پێ ئازادی خوازە من دیومە لە پەیزە شخصیەکانیان تەرویزیان نەبوو ئەو شتەکردی زۆر بێئەخلاقیە یعنی ئینسان ئێستا من ئەگەر لاهور شێخ زەنجی ئەگەر پەکەکە ئەگەر کورا هەر دەنگەکی ئازادی خواست پەنا لۆ ئڕهاب کە هیچ یان کارێک تاوانێکی وە مادەی ژەهر بدات هەر یەکێک دەبێ هەمومان دژ بین هەمومان دەبێت دژ بین نابێ هیچ پاساوە قبول بکە ژەهر پێدان بە دەنجی ناڕازی قیمەی فەشەل و بێئەخلاقی تیرۆرە قەزدم لەسەدی بەس کاکە نامانگەێن نەقەناعەت ئەمە مەلا بەختیار دەناسین مەلا بەختیار وەکو کارداشیان دەبی دایان و سەعات ناوی لە لاپەڕەکان هەبیت هیچ نەبی کەت نەچی دەکە حەدەسەک دروست دەبێن ینی حەزی لێیە وەکو ببورن ئەو کچە گۆرە کچەکی بەریتانی هەیە دەویر نادەی مادۆنانە ئەوە ڕۆژێک ناوەکەی مەسە لە بیست و گۆرانوێشی زۆر بە ناوبانجی بەریتانیا ئەوە ڕۆژێک بڕوا بکەن بۆ ئەوی نایبتە لاپەڕەیەک چ ڕازە سەجادەی بەداری لە سەیارەیدا بەس ببتە بابەت ینی مەلا لەو گروپم بڕایقانەیە 75 ساڵە هەموو مانجێ دەبێ عەدەسە چی هەبی ئیتر مشکلەک نییە بە هەرچنەوە ئەکبی بە هەموو خەیاڵی خۆشی پێ منەزیرە کەچی مەهزەلەی وچی خۆی نییە ینی من نامەیە زۆر لەسەری بدوێم ینی بەڕاستی دیدیتم چەند ترسنۆکە دیدیتم چەند درۆزن و دووڕوە و چەندە زەلیلە زەلیل ئەم بە زۆر شتی دیتم بەڵام قەزمەزە دێ لەگە پارتی هاوڕێیان ئەوەی من زانیتم بڕوا بکەن لەو ماوانە مەسعود بارزانی زۆر زەختی دیان کردیە کە پرۆسەکەیان تاو نەکردی آخر ئەوان کێشەی لەوەدایە دوو حاڵەتە یەک پارتیان پێ ڕازی ناکرێ پارتی فشاری زۆریان لەسەر لاهور دەبی لا بدرێ تورکیاش لە پشت ئەو شتانە ینی خۆن قسە هەڵ ناگرێ بڵێ مەسعود دەڵێ ناخر ئۆفەری دایتی پێی گوتی کاکە ئەگەر لاهورتان دەرکرد یان تەسچی ئەو باڵەتان کرد باوا بڵێن ئەوانەی کە لەگەڵ لاهورینا وەک ئەوەی کە هەوڵیاندا ئەوە پۆست سەر و کۆماری لۆنگۆ دەبتەوە بەبێ نقاش ئەوە یەکێک لەو ئۆفەرانەیە پێیان درایە و تەفسیرش کەشەیە نازانم ئەڵێن مەسعود زۆر لە قوبادی تووڕە بووە گوتی لە بەرگەرمەی انتخابە زۆر قسەی پێگوتینە ئەگەر داوای لێبوردن نەکا لە بۆی نەبێتەوە ئەنجومەن وەزیرانە هاوڕێیان دەرێن ماوەکە ناوێری بستە بەشداری نانی نازانم ئەمە غەڵەتم یان تەفسیرێکی وا هەیە کە قوبات ینی لە مەسعود تووڕە بووە گوتی ئەوەندە قسەی بە ئەوەی کرد یان دەبێ وەکو ڕێواز فایق برێ کورە کاکە لەو گاڵتە انتخاباتمان بۆ قسانەمان بە یەکتر گوتی فشا گرنگ فشاری پارتی گەورەیان لەسەرە بۆیە پارتی بەخۆشی هاتە سەخت بە میدیا هەرە گەورەکانی لە هەشتە مستا هەڵبژاردن دوو خەبەری لەسەر ململانەی پارتی یەکێتی نەبوو بەڵام ئێستا بڕۆ 20 خەبەریان بڵاو کردەوە و خەبەرێکەمەکان لە ڕوودا بڵاو دەکرێتەوە لە کوردستان بیسار بڵاو دەکرێتەوە میدیایەکێت تا ئێستا و خەبەرێ بڵاو نەکردەوە هاوڕێیان بۆ زانیاریتە تا ئێستای پێی ئەوەی دەڵێن ستران عەبدوڵڵا گوتی ئەمە بڵاو ناکەینەوە ئەگەر بوو سەریگە وەچی مەسعودی سەری نەکرد خۆمان لە جێلی دەدەین میدیایەکێت خۆ باشە بڕیارێک ئەگەر مەکتەب سیاسی دەری کردی و ئەگەر مەشروعیەتی قانونی هەبی باشە لۆ میدیا حزبەکەت بڵاو ناکاتەوە وانیا ینی لۆ میدیا حزبەکەی خۆی بڵاو ناکاتەوە بڵێ بابە لەسەر زەوئی ئەوەیە بەس وەکو گوتم ینی هاوڕێیان نقطەیەک لێرە هەیە ینی ئەگەر لاهور دامانە ژەهری دایتی باش ئەو چارەی کە چیان کردیە حملەی و انتخابات نەکرا بابە ئەوە ئاڵا تاالەبانیان کاندیدی یەکێتی بوو دەرتان کردە دەرێ بە خۆتانی کەشکل ئیضافیتانە سەرۆک لیست بەهەرحاڵ ئێوە لاهور دەرێ من ڕێیان نەدایە لە هەڵبژاردنیانی قەزم لەسەر ئەو تەفسیراتانە دێ کە منتقێتی تێدا نییە دوایە کاکە وەڵای من نازانم یعنی لە کاری ڕێکخراوی ئەو شتانە هەیە پاڤلێک هانی لە لاهوری کەمتری دەنگی نابی بچی 5 کەسان بە یەکجاری دەرکەوە دەرێن ئەوڕۆ نازانم وەکو خەبەرەیە هەتا سەرایش پێی گوتێ توش هیچکەیەکێتینی سەرکردایەتینی یعنی ئەو مەحزە بە شەرەف مەسعود وای نەکردی کاکە بە چ دیمە مەلا مستەفا وای نەکردیە کورە باب وەڵڵای شێخ مەحموودیش وای نەکردیە 90 ساڵ لەمەوبەر یعنی دەبەر ئەوەیە تو دەی بگەڕێنەوە سەر 90 ساڵ لەمەوبەر ببورم
نەیکرا ئەوەی پاڤێل ئێستاکە زۆر کارە سات و گاڵتەکردنە بە قەشمەری پێکردنی دام و دەستگا حکوومەت ئەوانە هاورانەوی لە هەمووی من دوایان شت بار ئەوە بڵێم لە هەمووی مەزەلەترا من دەبینم ینی سەرکردایەتێکی بەڕاستی سەرکردایەتێکی بێکەڕامەت دەرچێت ماوەکەی تر 3 مانگ گوتیان دەبی پاڤێل تاالبان برم لاهور کوردستان بەجی بێلی ئەڵێن 105 چەندە ئیمزایان کردیا بەخۆشیان هەموو دەزانە ئەوشتەشین غەڵەت بوو چۆن وەختی خۆی مەسەلەی ئەدامی مەلابەختیار شتێکی زۆر قێزەوە بوو مەلابەختیار ئێستا چییە چ نییە بەس کۆن هێزێک لە شاخبی لەسەر ڕای جێ ئەتوچی گول لە بارانی کادیرەکانی هاوڕێت بکەیت شتێکی زۆر قێزەوەم بوو لە 6 کەسی بەس عەبدوڵڵا تۆفیقی هەولێری دەنجی نەدا سەروەریەکی زۆر جوانی لە خۆی تۆمار کرد یعنی ژیان هەڵوێستا کورەوەرەم زۆرم پێسەیردێ ئەو مەهزەلەی ماڵی تاالبانیە 115 قیادەی یەکێتی ئیمزای کردیە لەگەڵدا بووە لە هەمووی ئەمنیز ئاستر وەرە تو سیرکە فەریدە سەرەکە خۆی پێ ستراجی دانەری کێشەی کورد و منتیقی و خۆی پێ پرۆفیسۆر و بۆ زانیانە فەریدە سەر یەکێک لە کادیرە بناغت دامەزرێنەرانی دەستگای زانیاری شە گۆڤارێکیان دەرەکرد بە ناوی ستراتیج وەخت خۆیم باشم نەبیە وەرە ئەو تەئید بکە شەرم لە خۆی نەکە یعنی قەزم ئەم لێرە فەرید دەرێنەوەری جدا لەگەر ئاتا سەراوی دەیان نەوسەرکردە مەحزوزانەیان سعدی پیرێدا دەمێنە سەپەتە چیادێ یعنی ئەو سەرکردایەتی چۆن سبەی وەڵامی مێژوو دەداتەوە باشە شێستاروش کە قەندێک لە قیادەی مەلا مستەفای کرد ئێستاش لە کێکی شەرمەزاریە لە بۆ بەشێک لە قیادەی کە لەگە مەلا مستەفای وەکو کۆی لەمانەوە لە هەشتاکان کۆمەڵا وای لە ئاڵای شۆڕش بەو توندیە کرد یارە خۆیان بووکە حیزب لە ناو حیزب نابیەبی ڕێکخراو لەناو بەڵام بگورم ئەو توندیە ئەدام و گول لە بارانکردن و ناو ئاشکراکردنی بەشیانە بەس قیمەی بێخلاقی بوو یان گۆڕان دەرکردن کاچی بن ینی ئێستا ئەوە لاهور هاتەوە پێشە خۆی دەبی بڵێن ینی ئەوە لاهور بەشێک بوو لەو پرۆسەی گۆڕانیان دەردەکرد لە ناوێچێتی سزایان دەدان 2000 خەڵکیان لەسەر کادیری گۆڕان دەرکرد لەسەر ئەوەی گوایە گومان دەکرێت ئێستا ئەوی سەر بە لاهورەوە سەر لە نوێ لە ناو سەربازەکان دەریان دەکرد هەمان ڕێز کە هاتە هەمان ئەو ڕێزکەی بەعس کە گرتی ئەوانش وا دووبارەی دەکەن ئەوی کورد بوو دەریان دەکرد لە کەرکووک یان لە ناو جێیش یان لە ناو شوێنە هەستیارەکان ئێستاوە هەمان فلیمی هندیە هەمان تاوانە دەکرێتن بەرحاڵ هاوڕێیان من بەڕاستی من ناتوانم بگەمە قەنەعەت تا ئێستا ئەگەر راپۆرتی ئەڵمانیش بڵاو بکرێتەوە کە تو کۆی پرۆسەکە دەبینی پارتی هاتە پێش 5-6 کەس هەر یەک تێ یەک سنگ و مەمچی هەڵدەدڕی و یەک ددانی لە کەلاشی ئەوەی هەتا بن ئەوەی بڵاو دەکات دەرست ببینە ها ددانەکانم هیچی پێوە نما مەلا بەختیار دەڵێ ئەم بچمە سەر گۆڕی مام جەلالی ئاخر چ بڵێم و لەعلم یەک شت بە هاوڕێیان بە بیرم هاتەوە بە شەرەفم نییە ینی ئەوە چیرۆکە لە ڕۆژنامەی میدیاوت خۆی بڵاو کراوە با مەلا بەختیار جورئەتی بێ هاوڕێیان بۆ زانیاریتان ئەو چیرۆکەم بە بیراتوە سە فشەکردنی مەلا بەختیاری ساڵی 97 مەلا بەختیار کەسێکی بن هەژدە بە ناوی شلێر دەنێرتەوە هەولێر خۆی بە دکتۆر ڕۆژ بتەقێتەوە وەکو داعش ئەو کچە یەک داچی هەبووە لەگە خوشکەچی لە ئەوروپا من زۆر بە دواتچوونم کرد لە ئەو کەیسە ناردبووی کچەکە جورئەتی نەکرد بوو چوو بوو ئەحترافی کرد بوو بە تەما بوو خۆی بە دکتۆر ڕۆژی بتەقێنتەوە ئەوە لە میدیا دەرچوو من ئەوە ئاکۆ محەممەدی ڕوویداوە ئەو دەمی سەر میدیا و تەلەفۆنم کردوتم کاگاکۆ ئەو کچە ئەمە دەمانەوێت هاریکاری بکەین بهێنینە ئەوروپا بەڕاستی بەرنامە مامچکوتیان بەریش بی کەس نییە ئەوەی بکە وتم چێ بۆ گوتی قادر زەنجێ بووم چێوتی ئەو مەلا بەختیارە قسە زلە بووە بڕوا بکەن ئەو مەلا بەختیارە وەکو داعش هەوڵی دابوو کچی بن هەژدە 15 یان 16 بۆ ئەو دەمی 10 ساڵ زیاتریش لە زیندان بوو ئەوە لە میدیا هەیە و ئەوی دەوێت ئەمن پش بڵام کردەوە لە کوردستان پۆست دوسێ پۆست و شتمانە سەر کرد و
هەولیشماندا بهێنە دەرەوە نازانم چی یاد ئەو کچەنێک بەتە هاوڵیدا بخۆی بە دکتۆر ڕۆژیدا بتەقێنتەوە ینی ئەدیزە و شیان نۆشی داعش لۆ ناردبوو لە بۆ من باز لە ئینسانیەت و فاشیزم دەکەم بڕوان پێ بکەن تحەدای مەلا دەکەم ئەگەر ئەو کەتنەشی نەکرد جگە لە ژنداژیکردنەکەی جگە لە دەیان کاری قێزەوە من ئەوم بەبیر هاتەوە ئێستا بیر هاتەوە کاچم وەڵی ئەو جەلال تاالبانیان نمونێشکەی جەلاتانەوەجم کە لاهور زۆر زار دەرێشێتەکەی مام ئەوە هەڵگورت تاالبانی کادیرێکی دەستگای زانیاری بووم لە قام نەگەری کرد لە ئیتۆبەکەی من هەیە بەستاش مایە خزمی خۆی بوو گرتیان وتی خزمەکمان چوو گوتی کاکە بەدزی بە ماڵەیانی گوت بوو هەڵگورت لای ئێمەیە با من ناوەکە بڵم عەبدولوەهاب تاالبانی وەهاب تاالبانی چووە کنجەلات تاالبانی گوتبووی هەڵگورتمان لۆ بەردە ئەو تاالبانیە گوتبی بە گۆڕی بابم بە گۆڕی هەموو خوێنی شەیدان لای منە ئەوش لە دوڕ دەستی ناوتی دەنا کادری خۆتان بەمەی گوتی لەکنەنگۆیە دوای 20 ڕۆژ 15 ڕۆژی تاالبانی جوابی لە دوو نردبوو توی وەرە هەر بەس درۆیەکەی پینە بکە گوتبووی سەلۆمان دەرکەوت هەڵگورت لە ناو باسیەکانە علم لە بەردەستی خۆشیان بوو تاوان ئەو هەڵگوردە ئەوە سەر لە سویدە دقایشی هەیە بنەس گوتی هیچ تیرۆرەکی سیاسی تاوانی گەورەکان وەکو هەوڵی کوشتن گرتنی کەس سیاسەکان بێ ئیمزای تاالبانی نەڕوو دەڕۆیە ڕێ تاالبانیش دیتی چی دەکرد ئێمزا ناکەم لە ئەعدامی سەددام یان هەمە هەلاقوان کە دوونێ ساڵ یادیان بوو وەخت خۆی دوای چۆن ماڵیان گوتی ئەوان هەموو شەیدی یەکێتینەوە من ئاگام لێنە و دەستی بە گریان و ڕۆڕۆیەکی هاوڕێیان من ئەو نمونانەتان بۆیە بۆ دەڵێم بڕوا بە هیچ سەرکردەک مەکە ئەوە دیتە نەشرێنێ قاپوتی لەبەر دەکرد هەموو زانی 30 ساڵە بەزەو قاپوتە هێدا 1-2 ملیارێک دۆلاری هەبوو ئەو هەموو کارگە و مەعمەل و مەسانعی هەبوو بەرحاڵ هاوڕێیان ئەوەی ڕوو دەدات مەهزەلێشکەیە یعنی بەڕاستی شەست پێ دەکرێت فشارشکەیە هەم پارتی لەسەر پارتی تورکیا لەسەر پاڤل و ئەوە دەکەن چکو پاڤل دوای انتخابات یەکسەر کۆمەڵێک میتی بەردە هاوڕێیان هەموو کەس دەزانین می محەممەد ئەم نامێ پێ بڵێم ئەوە کەشی ئەم بکات ببوور داوای لێبوردن دەکەم دەستی هەبوو لە شەهیدکردنی دوو سەرکردەی دیاری هەواڵانی قەندیل تراویشی دەڵێن هەبوو بەریدە کاکە بەریدە چەند کەس کیان بەردە یعنی ئەو پرۆسەکە زەختە پرۆسەش کەش و خوانێک لا دەکەنەوە یەکێتی ما تاالبانی کوڕەکانی تاالبانی کاکەەوە حزبە مولکی باوکیان دەزانن خۆ حزب چێت تاالبانی حزبەکەی بە مولکی خۆی دەزانی بەروا بکەنەوە نەوشیبا مستەفا ئەڵێ وتی لە یەکێک لە جوابەکانی لە ئەو نوع ئەمنملانەیە خۆش وەخت خۆی تاالبانی وشیوان وتی ئەوەندە ساڵە جێگری تاالبانی بوو نەزانیم علاقاتی خارجیەکێتی تا چەندە نەزانیم پارەیەکێتی تا چەندە هەموو دەک دەست تاالبانی بوو دوای نەوشیروانی شەمان فلیمی کرد حزبێکی دروست کرد لۆ خۆی بەو سێ کادیرێک عوسمانی حاجی مەحموود و ئەو پلەی پرسن قادری کۆچ کرد و ملازم عومەرەوانەی گوت یان ئەمن بە کەیف خۆم حزبەکە بەڕێوە دەبم ئەنگۆ وسکت دەبن یا وەرن ئەنگۆ بەڕێوە ببەن یان ئەوە تا ئەمن یعنی ئەنگۆ داست بچێشتنەوە یعنی هەمویان وان یەک توخم و مارکن من کە ئەوە دەڵێم ڕەنگە هەندێک خەڵکیێتی و ئەوە تاالبانیان پێڕەمزبی بڕوا بکە هەمویان وابوونە دۆچما کەس زانیتی بودجەی یەکێتی چەندە و چەندیان بەهرحاڵ هاوڕێیان من ئەو نوقتانەم بەس لە بۆ ناوی یەک خاڵیە ئەوەی ئێستا دەکرێت بڕوا بکە ڕووسپیکردنەوەی پارتیە یعنی هەموو سیناریۆ گاڵتە جارەکانی پارتی منداڵەکانی تاالبانی خراپتر دەکەن و کاکە ناکرێت و بە تەلەفۆنێک بە زەوقەت نیوەی دەربکرێ و ئەوە دەریشت کاکە لاهور ژاریدایە ئەدی ئەو چارەکە ئەدی ئەو چارێکە دوای کورە کو دەکرێت ئەوە ناوی لێ بندرێت چاکسازی کێشەکەش لەوەدای هاوڕێنەوە عەقڵی حاکمی کوردستان ئەگەنە بەهەر لە ناوە خۆشیان تێک دریبەر بن لە بۆ ئێمەمانان ئەوە خەمی گەورەی مە نییە خەمی گەورەی مە زیندانیانی بادینانە مافی مرۆڤ ئازادیە ڕووخانی هەموو سیستەمەیە بەوەی کە لاهور شێخ زەنگی شتێدا بووە بەڵام ئێکاکە ئەوە نیوەی حکومەتی لەدەستە
نیوەی حکوومەتی لەدەستا و لە نیوەکەیت کەس پێکەوە بەشدارە و ئەوانە وا لەگە ئامۆزا و هاوسەرۆکی خۆی کە دەبێت لەگە من و تو چ بکرێتن چ سیستەمەکدا بندرێ بۆیە ڕسواکردنی ئەو هەوڵا یعنی لەو ڕوانگەومە قسە دەکەین لەسەرەوەی چ مەهەزەلەیە کە ئەوەی کە دوای 30 ساڵ هەتا ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەو دەسەڵاتە وێنەی قێزەوەن و قێزەوەنتر دەبێت ئەخ گەنجی کورد نەحەقیتی کە کۆچ بکە لەولا ئارین دەبینی هێشتان هیچ نەبووە ئامادەکاری لۆ 2030 دەکرێت بتە سەرۆک کۆمار سەرۆک وەزیران لە دوای بابی ئەو چەند ساڵە دەبێت دوای ئەوە دەبی ئیدریس نێچیروان بارزانی فرعونەکەی نێچیری ئەوش ئامادەکاری دەکرێت لۆ پۆستان لەولا دوو کوڕی کۆسرەتی لەولا دوو کوڕی نەوشیروانی لەولا دوو کوڕی تاالەبانی یعنی دڵشی ئاو ناخواتەوە بۆ هەموو دزی و تاڵانی مڵکەی ئەنداژی کردیا ئەو نمونە قێزەوە نەش پیشان دەدەن لە ئیدارەدانی دەوڵەتدا قسەش دەکەی دەڵێ سوکایەتی دەکەی هاوڕێیان من ئەرە سەرنجەم هەبوو سەیترم نییە خۆشحاڵ بووم لەگەڵتان زۆر سوپاسی ئامادەبوونتان دەگەم ینی ئەوەندەی ئەو وەختەی لەگەڵ منتاندا من بخۆم تا ئێستا کە گاڵتەم بە هەموو ئەو سیناریۆ و گاڵتەجاریانەی ماڵی تاالەبانی وە پارتی دێ ئەم پێم وایە دەستگای هەواڵگەری تورکیاشە ئەو شتەیە نای شارمەوە وەزایدە لە ململانێکردن ئێستا مەسەلەن بە ویژدان بڵێن تاالەبانی تا حەدێک لە ململانەی لەگە گۆڕان فەرق بوو هەنی هەتا حەدێک ململانەی دەکرد کاکە ڕاستن خەڵکینان بڕاکرد بەڵام پەنای و هەندێشتی قێزەوە نەبردەچی ئەو کوڕانەی ململانێکردنی دوو باڵ دوو خەت ناکرێ یعنی ئەو مەهزەلەیە دروست بکرێت شەوت شاد کاتەکی خۆش بە هیوام هەر دوور بن لەو دوو حزب و ئەو کۆمەڵە هەرزەکارە سیاسی وەڵڵاهی من زۆر ئەسەف بەوە دەخۆم هاوڕێیان کە ئەو هەموو مناڵ و منداڵ بە منداڵی مەسئولانە هێشتان باوکەکانیان ڕۆشنە کوڕەکانیان لە باوکەکانیان ڕەفتاری قێزەوەنتر دەکەن و هەمووشیان بوونە باڵا دەست لە تابق بە تابق شەوێک شات